دیارە ئەو کەمپینێکی گرنگە هەر ئەرچێکی نیشتیمانی و نەتەوەیە و ئاینی و لەسەروی هەموو شیانەوە کوردانەیە کە ئەمە بتوانین بە هەمومان بە هەموو شێوەیەک پشتیوانی خوشک و برایەکانمان بکەن لە ڕۆژئاوای کوردستان بەرامبەر بە ئەو جینۆسایدەی کە دەوڵەتی تورکیا دەیکا بەرامبەر خەڵکی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان. ئێمە زۆر لە ڕژێمە دیکتاتۆریەکان ماندی کە پێشتر هەم لە کوردستانی عێراق کە گەلی کورد بە چیمیاباران و لە ناوچوون و ئەنفال و ڕاگواستن ئەوانە لە ناو نەچووە، بەڵکو بە پێچوانەوە ئیرادەی میلەتەکەمان بەهێزتر بوو بەهێزتر دەبێەوە ئیرادەی گەلەکەمان بەدڵنیایەوە لە ڕۆژ ئاواش سەرکەوتوو دەبێ. بۆیە پێویستە هەموو خەڵکی کوردستان بە هەموو شێوەیەک بەشدار بێ، چۆن دەڵێ لایەنێکی معنەویە کە ئێمە کە لێرەکانین کە بەجەستەش نەتوانین و کە ئامادەشین بە دڵ و بەجان لەگەڵ برایەکانمان دەین لە ڕۆژئاوای کوردستان. پەیامی ئێمە بە دڵنیاییەوە مەسائیلی یەکگرتووی گەلی کورد ئەوڕۆ لە هەموو مەسائیلێکی تر لە پێشترە پێویستە هەموو خەڵکی کوردستان حیزب و لایەنە سیاسیەکان ئەمڕۆ مەسائیلی حیزبی و لایەنی سیاسی و بەرژەوەندی بەلا بنێن، مەسائیلە نەتەوەیی و نیشتیمانی و نەتەوەیەکە بخەنە پێش هەموو مەسەلەکان کە ئێمە دەبینین دوژمنانی گەلی کورد بەبەرچاوی هەموو دنیاوە جیاوازی بە هیچ خەڵکیی کوردستان ناکە کە ئەمە لایەنێکی سیاسیە، ئەمە حیزبێکی ترە، ئەمەیە تەنها کە کورد بێ منداڵ بێ گەنج بێ پیر بێ هەموو نەوەیەک بێت تەنها کورد بێت ئەوان بە دوژمنی خۆیانی دەزان. بۆیە ئێمەش پێویستە بەڕاستی پەیامی ئێمە کە هەموو خەڵکی کوردستان ئەو حەقەتە بزانێ کە ئەو ڕۆگەلی کورد دەبێ یەک دەنگ و یەک ڕەنگ و یەکگوتار بێ بەرامبەر ئەوەی کە ئەو زوڵمە دەکرێت بۆی بتوانین بە هەمومان بەرپەرزدانەوە ئەو داگیرکاریانە بدەینەوە کە تووشی خەڵکەمان دەبێت لە کوردستاندا.